لە همو او پیلان و هێرش و ئۆپەراسیۆنانەی کە لە ئەم ساڵی ڕابردوودا هەتاوەکو سەرەتای زستان بەردەوامی کرد ئامانج بوو لە کۆتایی پێهێنانی تێکۆشانی ئازادی گەلی کورد بوو و داگیرکردنی تەواوەتی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان بوو. هەڵبەتە هەمومان نەزانین کە ینی ئاستی شەڕ و هێرشەکان لە ئاستێکی زۆر گەورەدا بوون، تەکنیکێکی زۆر بێ بەرامبەر و ناهاوسنگ بەکارهێنرا لەوەی کە بەڕاستی چەکی کیمیایی بەکارهێنرا سەدان جار چەکی کیمیایی بەرامبەر بە گەریلاکانی ئازادی لە چیاکانی کوردستان بەکارهات. لە هەمان کاتا لە ساحەکانی مەیدانی تێکۆشانی دیموکراتیدا لە باکووری کوردستان و تورکیادا بەدەیان هەزار چالاکوان و سیاسیەکان خرانە زیندانەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەو هێرشانەی لەسەر ڕۆژاوای کوردستان هەبوو، بە تایبەتی زیندانی غۆیران و هێرشی سەرحەسەکە، هەموو ئەمانە ئامانجی تەواوکردنی ئەو پلانیان ئەو ئۆپەراسیۆنە بوو کە ئامانجی دەوڵەتی تورکیا هەبوو بە یارمەتی نۆکەرانی کە داگیرکاریەکەی بگەێنێتە ئەنجام. بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵی بوو تێکۆشان و بەرخۆدانیەکی کە بەڕێوە چوو مای خۆشحاڵی گەلەکەمان بوو لە چیاکانی کوردستان گەریلاکان لە مەیدان چالاگوانان لە پشتیوانی گەل لە ماڵەکانی خۆیانەوە لە هەموو لایەکەوە ئەو هەڵستانە وای کرد کە پیلانی ساڵی ڕابردوو جێبەجێ نەبێ. لە ئەم ساڵدا جارێکی تر دەوڵەتی تورکیا بەپێی ئەو زانیارانەی کە هەمانەوە بەپێی ئەو زانیارانەی کە هاتوونەتە دەرەوە لە کۆبوونەوەکانی بە تایبەتی نێچیرەوان بارزانانی لەگەڵ ئەردۆغان و کۆبوونەوەی ئەنتالیا و چەند کۆبوونەوەیەکی جیاوازی نهێنی دیکە کە بە ناوی حکوومەتەوە تەنها سەرانی بنەماڵەی بارزانی بەڕێوەیان بردووە بە ناوی حکوومەتەوە، بەڕاستی پیلانی مەترسیدارن و خیانەتی گەورن و ینی ئەوەندەی کە ئێمە ئاگادارین ئامانجیانە کە لە ئەوەی ڕابردوو بۆیان بەدەست نەهات. بەڕاستی دەوڵەتی تورکیا ئەوەی کە بەدەستی داعش و بەهێرشکردنە سەر ڕۆژاوا و باکوور و باشووری کوردستان بەدەستی نەهێنا، خواستیان هەیە کە لە نیسانی ئەم ساڵدا بەدەستی بێنن و ئامانجیانە کە لە نیسانی ئەم ساڵا دەست بە ئۆپەراسیۆنێکی جیاواز بکەن بۆ ئەمەش بۆ ئەوەی شەرعیەت بدەن بەمە یاخود گەل شەرعیەت بەم داگیرکاریە بدایان، بێدەنگی گەل دروست بکەن، بە هیوایی گەل دروست بکەن و بێدەنگی گەل دروست بکەن لە پلانیاندایە. بەڕاستی بۆری نەوت بتەقێنەوە بڵێن ئەمە پارتیکرەکاران ئەم کارەی کردووە لە پلانیاندایە لە چەند شارێکدا 2 بۆ 3 تەقینەوەی جیاواز بکەن و بڵێن ئەمە پارتیکرەکاران ئەم تەقینەوانەی کرۆ بۆچی بۆ ئەوەی گەلەکەمان کە هەڵوێستی هەبوو لە ڕابردوو و هەڵوێستی گەل کە ڕێگەی نەداوە پیلانەکان سەر بگرێ لە ئەم ساڵدا بێدەنگی هەبێەوە بڵێن ئەمە بەرگری لە خۆکردنە دەوڵەتی تورکیا مداخەلەکە یان پارتی ئێوێ ڕاستەخۆ بەشداری ئەو شەڕە ببێ. بەڵام پێویستە گەلی ئێمە هۆشیار بێ ئەم پیلانانە بناسیە بەڕاستی و خاوەنداری لەو تێکۆشانە بکە و خیانەت قبول نەکا. بەڕاستی ئەو ئامانجەی کە لە ئەمڕۆیە داگیرکاران هەیەە بە یارمەتی پەدەکە بەڕاستی کە جێگەی داخە پیلانی مەترسیدارن. بۆیە ئەو ناکۆکیانشی کە لە عێراقدا هەیە جارێکی تر حکوومەتی تورکیا یان دەسەڵاتی ئاکەپە ئامانجێتی لەناو ئەو ناکۆکی و ئاڵۆزی کە لە عێراقدا بوونی هەیە وەکوڵێ هەوڵ بدا کە ئەجەندای خۆی و داگیرکاریەکانی خۆی پێش بخە. بۆ ئەمە گرنگە کە هێزە کوردیەکان بەگشتی بە تایبەتی لە باشووری کوردستان چ بۆ ئەو پرسانەی کە لە بەغداد ناکۆکی لەسەر هەیە بە تایبەتی پرسی سەرۆ کۆمار و ئەو بابەتانە کۆدەنگیەکی هێزە کوردیەکان هەبێ بۆ ئەوی بتوانن پشتگیری گەلیش بەدەستبێنن و بە پرۆژەیەکی دیموکراتی هەوڵ بدەن پەیوەندیەکان لەگەڵ عێراق ئاسایی بکرێتەوە بۆ ئەوی ڕێگری بکرێت لەوەی کە داگیرکارانیش ئامانجی خۆیان پێک بێنن. بێگومان پرسی سەرۆ کۆمار چارەسەری پرسی کورد نییە لە باشووری کوردستان، دۆزی ئێمە دۆزێکی جیاوازەوە، پێویستی بە پرۆژە هەیە، پێویستی بە پرۆژەی دیموکراتیک هەیە کە ئێمە پێمان وایە ئیدی مۆدێلی عەقلیەتی فاشیزم و بەعسی ڕابردوو تێپەڕیوە، پێویستە تۆ بە مۆدێلێکی نوێ تێکۆشان بکەی. بەداخەوە تا ئێستا لە عێراق چ هێزە شیعیەکان چ هێزە سونیەکان و چی کورد تا ئێستا بە هەمان عەقلیەتی فاشیزم کارەکە کە ئەمە ناتوانێت ئاشتی و ئارامی سەقامگیری بۆ عێراق و گەلانی عێراق بهێنێ. باشتر وایە کە گەلی کورد بە پرۆژەیەکی دیموکراتی کە هەموو ئەو پرسانی وەکو سەرۆ کۆمار و ئەوانش لەناو ئەو پرۆژە دیموکراتیە چارەسەر بکرێ، پرسەکانی خۆی لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەر بکە و بە هەمان ڕۆحیەتەوە ڕوبەڕووی داگیرکاران ببێتەوە. بێگومان ئەو وەڵامەی کە گەلی ئێمە لە 4 بەشی کوردستان لە بەردەم بەفر و باران و زیندانیکردن و ئەشکەنجە و ئاستەنگیەکاندا نەورۆزی لە قەندیل و ئامەد و وان و سنە و قامیشلۆ هەموو شارەکان پیرۆز کرد، گەورەترین وەڵام بوو بۆ داگیرکاران. پێویستە بەم ڕۆحیەتی کە نەورۆزی ئەم ساڵ پیرۆزکرا بەم ڕۆحیەتە ڕوبەڕووی داگیرکاران ببینە و کاتکاتی ئازادیە.